سوننا دەستیان لە پۆستی سەرۆک کۆمار هەڵنەگرتووە، ناوەندی شیکاریستان دەریش هۆشداری دەدات. ئارتا کوردیە ئیسلامیەکە دژی چوون بوو بۆ ئیمراڵی، بەرپرسێکی مەهەپەش دەڵێت خودایە بمانکەیە کلیلی چاکە. مەزلوم عەبدی هێڵی سووری ڕۆژ ئاڤای بۆ ڕێککەوتن لەگەڵ دیمەشق دیاری کرد. دوێنێ بە فەرمی لایەنە براوەکانی سوننا لە هەڵبژاردن هاوپەیمانەتیەکان بە ناوی ئەنجومەنی سیاسی نیشتیمانی ڕاگەیان و ئامانجیشیان ئەوەیە وەک یەک لایەن بچنە ناو گفتوگۆکانی پێکەنانی حکوومەتی نوێ و وەرگرتنی پۆستەکان بە هاوبەشی بۆ وەرگرتنی پۆستە باڵاکان. هاوکات ناوەندی شیکاریستان دەرهۆشداریدا کە یەکێک لە ئامانجەکانی دروستکردنی ئەو هاوپەیمانیە هەوڵا بۆ وەرگرتنی پۆستی سەرۆک کۆمار و سەندنەوەی ئەو پۆستەیە لە کورد. ئەگەرچی تاوەکو ئێستا لایەنە شیعیەکان لەگەڵ ئەوەن ئەو پۆستە بۆ کورد بێت، بەڵام وڵاتانی کەندا و تورکیا پشتیوانی سوننە دەکەن و ئەو هاوپەیمانێتیە لەسەر پێشنیازیەوان پێکێنراوە. ناوەندی شیکاریستان دەردەژڵێت ئەگەر لایەنە کوردستانیەکان ڕێک نەکەون لەسەر پرۆژەیەکی هاوبەش لە بەغدا، یەکێک لە زیانەکانە گەری لە دەستچوونی پۆستی سەرۆک کۆمار دەبێت. باوپێی تاوەکو ئێستا هیچ ڕێککەوتنێک لەسەر کاندیدێک بۆ پۆستە نەکراوە. گەورەترین پارتی نەتەوەپەرستی تورکیا دەنگیدا بۆ چوونی کۆمیسیۆنی ئاشتی بۆ دوورگەی ئیمراڵی، کەچی تاکە پارتی کوردی ئیسلامی لە کۆمیسیۆنەکە دژی ئەو سەردانە دەنگیدا. ئەمڕۆ شاندی کۆمیسیۆنی پرۆسەی ئاشتی پەرلەمانی تورکیا کە پێکاتبوون نەنوێنەرانی یەکەپە و مەهەپە و دەم پارتی سەردانی دوورگەی ئیمراڵیان کرد لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان تاوتوێی پرۆسەی ئاشتیان کرد. هودا پار کە پارتێکی ئیسلامی باکووری کوردستانە دژی چوونی کۆمیسیۆنەکە لە پاڵجە هەپا پارتی ڕەفا و حیزبەکانی دیکە دەنگیدا. ئەمەش دووچاری ڕەخنەی کردوونەتەوە. ئاساوی هودا پارەوە بووە وتیوێتی پێویستە هەموو پارتە بەشدارەکانی کۆمیسیۆنەکە لەگەڵ سەردانەکەدا بن، اینجا ئەوانیش دەنگی پێدەدەن. مەزلوم عەبدی دەڵێت بەبێ دەسەبەرکردنی مافەکانی کورد هیچ ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی سووریادا ناکەن و باسیش لە ئاسایبوونەوەی پەیوەندیەکانی نێوان باشوور و ڕۆژئاوای کوردستان دەکات. مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدا لە لێدوانێکدا ڕایگەیان بە هیچ جۆرێک هیچ ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی سووریادا ناکەن تا ئەو کاتەی تەواوی مافەکانی کورد لە سووریادا دەسەسپێت و بە دەستوور دان بە کورد و مافەکانیدا دەندرێت. جیا لە کورد دەبێت نوێنەری دروزی و عەلەویەکانیش لە کۆبوونەوەکانی دیمەشق ئامادە بن. مەزلوم عەبدی وتیشی لە سەردانی ئەحمەد شەڕع سەرۆکی سووریای ڕاگوزەردا بۆ وڵاتی ئەمریکا و کۆبوونەوەی لەگەڵ دۆناڵد ترامپدا باز لە پرسی کورد و هەسەدە کراوە. ترامپ داوای لە شەڕع کردووە کە کێشەی نێوان هەسەدە و دیمەشق لە ڕێگەی دانوستانەوە چارەسەر بکرێت.